من ئیشە بۆ لێرە کابراوتێتی ئەو ئیشەم بۆ بکە بۆم نەکردووە قەم سەڵی هێناوتێتی ئەوم بۆ چاکە بۆم نەکردووە کە دوای بردوێتی بۆ ناکرێت و من ناکرێت لە بەرێ ئیشی تۆ داوایەکەی بۆ ئەو نابێت سەقەتە بێت خەڵکی تر هەبوو ینی بردوێتی بۆ لای بۆی سەقەت کرد و دوای هێنایەتەوە بۆ لای وتێتی وەڵای کاک ڕزگار ئەو ئیشە کە تۆ بۆت نەکردووە ئەمزانێت تۆ تااقەتی ئیشە نیە بەڵام سێرم کردووە قسەکەی تۆ تەواو تۆ من سپاس بۆخوا بەس قەرزاری خۆم قەرزاری کەس نیم و هەر شتێکیشم بۆ هەر کەسێ چاکرد بێ و سەقەت بوو بێ بابێت پارەکەی ئێمە احتیادی بۆ لە لای من ئاوا ئیشەکەم خوا لە خۆم ڕازیەکەم دوو ویژدانی خۆشم ئاسووداکەم نامێ ئەو پارە حرامە بێتە گیرفانم چکە من وا پەروەردە نەکراوم و من ئەمێ شتێکی حەڵال بۆ خۆم پیاکەم لەگەڵ مامۆستا سابیر کوردستانیە ینی زۆر برا دەربووین زۆر تێکەڵ بووین زۆر منی زۆر خۆشی چونکە ئیود ئیشەکانت دقیقە من زۆرم بەدڵە ینی بەدەر لەوەی کە ئەو نابینا بوو بەڵام لە ئیش و لەوانەیە زۆر دقیق بوو ینی کە دەستی ئەیە لە دوورمانەکە دەستێ بۆ لە ئەیزانی خوار و خێچی لەشوێ یەکسەر ئەی دۆزیەوە وێ لەگەڵ ئەو یادگاریم زۆر بوو زۆریشمان ڕێز و احترام هەبوو لە بینمانە.